بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئازیزی ئەم جارەمان بەڕێز کاک خەسرە و کەمال ئەحمەد ناسرا و بە کاک خەسرەوی مەلا کەمال میوانی ئەم جاری بەرنامەکەمانە بە ناوی بەرنامەکەەوە کاک خەسرە گیان زۆر بە خێراتنە دەکەین. سپاستانەکەم. کاک خەسرە و ئەوەی هەیە لە ماڵی خۆت و لە ماڵی مەلا کەمال و لە بنەماڵی ئێوە هێناوتانە بۆ ئێرە ئەبێ سەرەتا لە وێنەیەکەوە دەست پێ بکەین کە ئەچێتەوە دوونەوە پێش ئێوە. ئەم پیاوە چێ؟ باپیرمە. باپیرتە. باسیکی ئەسڵی بنەماڵەکەتان، باسیکی ئەم پیاوە، باسیکی چۆنێتی هاتنی ئێوە بۆ سلێمانی بۆ بینەرانی بەڕێز شرۆڤە بکەین. بنەماڵە ئێمە لە بنەمادا ئێمە لە هەمەدانی ئێرانەوە هاتوین. پێش ئەوەی کە شاری سلێمانی دروست بکرێ هاتوینە تا قەڵا چوالان. مەلا فازڵی مدەڕیس کە بڵێن باپیرە گەورەمانە لەگەڵ کوڕەکەیە کە مەلا ئەحمەد بووە هاتوون بۆ قەڵا چوالان. کاتێکە شاری سلێمانی دروست کراوە فەرموود لە هەمەدانەوە هاتوون. بەڵێ لە هەمەدانەوە بڵێن مەلا فازڵ مەشهوور بە مەلا فازڵی مدەڕیس لەگەڵ کوڕەکەیە کە مەلا ئەحمەد بووە هاتوون بۆ قەڵا چوالان. کە شاری سلێمانی دروست کراوە ساڵی 1984 ئیبراهیم پاشای بابان لەگەڵ خۆیان علاقاتیان زۆر باش بووە، هێنایەتی بۆ شاری سلێمانی. لەو شوێنەکە ئێستا پێڵێن گەڕێکی دەرگەزیان مزگەوتێکی بۆ دروست کردووە لەگەڵ خانوو بۆ مەلا فازڵی مدەڕیس. بەڵێ هەرە و گەڕەکەش بەپێ و دەستنووسانەیە کە لە بەدەست بنەماڵەکەمانە هەیە. ئەو گەڕەکەش بە ناوی دەی دەرگەزیێنی هەمەدانەوە ناونراوەکە باپیرە گەورم لێوێ هاتووە. ئێتر دوای ئەوەش تەمان وەچە لە دوای وەشە هەر لە شاری سلێمانیە ماو نەتەوانێ و بە ئەموری دینی و دروستکردنی خانەقاو لەسەر ڕێبازی نەقشبەندی بەردەوام بوون. مەلا ئەحمەد کە بڵێن ئێستا وێنەکەیەتی کە باپیری من ئەکات، ئەمە کوڕی مەلا ساڵحی کوڕی مەلا وەسمانە کە بڵێن مەلا ساڵح لەگەڵ حاجی مەلا عەلیە برابوون و ئێستا خانەقەی حاجی مەلا عەلی لە گەڕەکی سەر شەقام بەو ناوە مەشهورە. و مزگەوتی کەش هە لە گەڕێکی دەرگەزێن کە مزگەوتی عەلی نظامی تەجیلە لە ئەوقاف و بە مزگەوتی مەلا مەحموود مەشهورە ناو خەڵکا ئیشەر بڵێن باو باپیرانی ئێماتیان تەدریسیان کردو و لا ئێمە بووە. ئەلێرەیە با بڵین هەموو بنەماڵی ئێوە ئابەم شێوەیە دەست پێەکە، لە مەلامیرەوە دەست پێەکە. دیارە مەلامیرە ئەنجا مەلا حەسەن ئەمانە لە دەی دەرگەزێنی هەمەدان بوون. مەلا فازیل کە لە 1920 لە دایک بۆ لە 1905 کۆچی کردووە. ئەم مەلا فازیلەیە لە هەمەدانەوە. ئەنجا مەلا ئەحمەد دێ، دوای حاجی ئیسماعیل دێ، مەلا وەسمان ئەبێتە با بڵێن باپیرەی باوکێ مەلا وەسمان لە 1911 بۆ 1970. ئەم مەلا وەسمانە کتێبێک هەیە، دیوانێک هەیە بە ناوی دیوانی مەلا وەسمان لە 1972 دکتۆر ئەمینی مۆتابچی دیارە کۆی کردوێتەوە. بەڵێ دەستنووسەکانی کۆ کردوێتە لای مامم بۆ دەستنووسەکان لای مام پارێزرا و کۆکراوەتەوانی ئەو کە دیوانەکەی داناوە شەرحی کردووە، چونکە شعرەکان شعری بڵێن کلاسیکی شەرحەکانی کردو کۆی کردوێتەوە بە چاپی گەیانەوە. تاریخی بنەماڵەکەشمانی بەشێکی تایە، ینی هەموو تاریخی بنەماڵەکەشتانی تیان نووسراوەتەوە. علادینی سوجادیش مقدمەکەی بۆ نووسیوە. بەڵێ ئەنجا دێستە سەر مەلا ساڵح کە ئەوە وێنەکەی بوو وانە مەلا ساڵح، ئەمەش مەلا ئەحمەد کوڕی مەلا ساڵح کوڕی مەلا ساڵح کەواتە ئەمە باپیری جەنابتە ئەکاتە باوکی ئەو کاراکتەری کە ئێستا دێنە سەری کە ئەویش بەڕەحمەت بێ مەلا کەمالی محامیە کە لە ناو سلێمانیا بۆ شێوێ مەشهورە. ئەمە وێنەیەکی خوا لێ خۆش بوو مەلا کەمالە لەگەڵ هاوسەرەکەی واتە دایکێ. باسیکی ئەم پیاوەمان بۆ بکەین. مەلا ئەحمەد کە باوکیانەکە سێ کوڕێ بۆ مەلا ئەحمەد و مەلا جەلال و مەلا جەمال. مەلا جەمال لە
تەمەنی 20 ساڵە ئەمری خوای کردووە 25 ساڵی بەڵێ لە دێ قازان باشە ئەم پیاوە مەلا جەمالە بەڵێ لە 25 ساڵی و کۆچی دوای کردو بەڵێ زوڕیەت و ئەوانی نەماوە کچێکی هەیە بە ناوی نەسرینە بەڵێ پاش بەجێ ماوە کچێکی هەیە بەڵێ خێزانی برایم شاڵی وەفاتی کردووە مردەکەی براکەی کە مەلا جەلال بووە کە جێنشینی باپیرم بۆ لە خانەقا ئەویش تەمەن ئامۆزاکانم هەش کچ و دوو کڕ لە پاشی بەجێ ماوە بۆ مەلا کەمالیش ئێمەش بڵێن 9 ماڵی هەیە چوار کوڕ و 5 کچین مەلا کەمال لە ساڵی 1920 کە باوکمەکە لە دایک بووە باش بابینە سەر وێنەکەی مەلا کەمال بە ڕەحمەت بێت لەگەڵ دایکدا 1920 لە دایک بووە کولیەی قانونی تەواو کردووە ساڵی 50 ساڵی 53 دایکمی هێناوە کە قمری میرزا غەفوری میرزا معروفی حاجی عنبەرخانە زانیاریەکانی کە لەسەر باوکمە کەسێکی یاسایی بووە بەڵام تەمان بە سیاست و کاری سیاسی زۆریشی کردو عزیەتی کێشاوە و ساڵی 2008 ئەمری خوای کرد مانگی 12 ئیتر هەر بە پیشەش پیشەی مەحامی بووە وەکو پیشە لە سەرەتا بەڕێوبەری تەسویەی سلێمانی بووە دوای لە زمانی مەلەکیە وازی هێناوە بە پیشەی محاماتەوە مەشغوڵ بووە تاوەکو ڕاپەڕین باش مەکتەبی محاماتی هەبووە پێشتر تەمەن زمانی ڕژێم دوای ئەوە لەگەڵ بەرەی کوردستانی بۆ ڕاوێژکاری بەرەی کوردستانی ڕایشکاری یاسایی بۆ چەند پۆست و پلەیەکی پایەکی لە حکوومەتی هەرێما بەدەستەوە بۆ بەڕێوەبەری گشتی داد و ڕئیسی دیوانی تەدوینی قانونی لە حکوومەتی ئیداری سلێمانی دواتر بڵێن حاکمی پلەیە بوو بۆ خانەنشین بووە باشە بابینە سەر دایکێ قمریە خان ئەویش پاشناوێکی هەیە بەناوی ئەمبەرخان ئەنبەرخان ناوە یان ئەوانیش بنەماڵن بنەماڵی ئەمبەرخانی بەغدادیان پێوتون بەغدادی ینی خۆیان خەڵکی بەغا نەبوون لە بەرەوەی هەمشۆی بەغایان کردووە تاژێر بووە لە بەرەوە نانناوە بەغدادی یعنی ئەوانیش ئەنبەرخانەکە ناوێک نییە ینی زاتێک نییە ناوی ئەنبەر بوو بێ وانە بنەماڵەیە ئەوانش باشە ساڵی چەند دایکیشی کردووە بە باوکەی ساڵی 53 ساڵی 53 لە ئەنجامی ئەم زەماوەندی نێوان ئەم دوو کەسە تۆ کوڕی گەورەیانی باڵم کوڕە گەورە دوای ئەو چیە خۆی بڵێم کاڵین کوڕە گەوران خوشکم لە خۆم لە کوڕەکان لە کوڕەکانمان لێ دوایەتی شیرین خانوانمان لێ عاجز نەبن لە کوڕەکان ئەڵێم دوای من هاوڕێیە شەیت هاوڕێ بەڵێ اینجا هۆشنگ اینجا ئاریاس چوار کوڕ بەڵێ ئەنجا کچەکانی یەکەمیان چییە شیرینە شیرین خان لێرە ئێمە ڕێز و سڵای بۆ نێرین گلەی ئەوەی لەکەین کە جارێک پێمان و دوتمان بێتە ئەم بەرنمەیەوە وتی من ئەوەندە ڕسمم نییە کە بەشداری ئەو بەرنمەی لێ بکەم بە حاڵ خۆشحاڵەوەین ئەگەر بەهاتە کچی گەورەی ماڵە ڕاستشەکەوان ڕسمەکانە فۆتا هەموواندا باڵشتەوە جا نەخشین دیمەن زاگرۆز نەورۆز پێنج کچ پێنج کچ ئەکاتە خوا لێکتان نەکە هەندێک وێنە هەیە مێژویە لە ماڵی ئێوە ئەمانی چیان ئەوە مەلا جەمالە ئەوی دەسەچە بە پێوە ڕاوەستاوە ئەمیان لای منەوە باش ئەوەی دانیشتووە ئەوانە پیاوی گەڕک بوون گەڕێکی سەرشەقەم ڕاستی ناوەکانیانم لە یاد نییە لەگەڵ لە سلێمانی گەڕێکی لای ماڵی مەلا کەمال هەموو کەسەڵێ گەڕێکی لای ماڵی مەلا کەمال ئێوە لە کێوە چوونەتە ئەو خانوەوە ئەوەندە ناوێکی دیارە و خەڵک وەکو نقطەی دالەی شار هینیەکە لەکەیوە چوونەتەوە خۆی ڕاستەکەی هەر لە گەڕێکی سەرشەقام بوون ماڵی باپیریشم بە پیرە گەورەشم هەر لە گەڕکی سەرشەقام بە این دەرگەزێن و سەرشەقام و بەرخانەخە دووسێ ماڵمان هەبووە بڵێن یەکیانەوەی کە تەنیش خانەقەی حاجی مەلا عەلی چووکە ماڵەکان تەنیشی خوارفلکی خانەقە بەزۆکو ئێمە ماڵی خۆمان ماڵی مەلا کەمال لە پێشار سەرو ئەو خانووە بوون کە حساب بڵێن بەناوبانگەکەڵێن ماڵی مەلا کەمال سەرو ئەوێ بووین خانوێشکە بوو من لێ لەدایک بووم بەس ئەو خانووی کە باسیەکەین کەڵنگە ماڵی مەلا کەمال ئەوە ساڵی
65 تەواو بوو 64 دەست پێکرا و 65 تەواو بوو تقریبا خانووی یەکەمی کۆنکرێت بۆ قەبارێ و بۆ گەورە یەکە لە باخێکی گەورەی هەبوو لەبەرەوە مەشهور بوو ماڵی مەلاکەمان بوو ئەو زەویانەی دەوروبەریشی هەموو بڵێ مڵکی خۆمان بوو هەری باوکرد بەڵێ ئێستا بڵێن بەشێکی هەر بەنای خۆمانەوەیە لەبەرەوە ئەنوت ماڵی مەلاکەمان و عەرزەکانی مەلاکەمان کاک خەسرە ئەم ماڵە ئەو ماڵە نییە کە ئێمە باسیەکەین بەڵێەوە خانوەکە ئەو ماڵەیە بەڵێ ئەو ماڵەیە کە با بڵێن ئیتر تا باوکی شێما بوو ئێوە هەر لەو ماڵی باوکە لەو خانووە مابوون نەخێر ئەو خانوو بڵێ ساڵی 65 دروستکرا تا 85 تر داگیر کرا حکوومەت مەسادەرەی کرد بەهۆی باوکمانێ باڵێ کە هاوڕێ براشم ئێتر ڕاستیەکەی داگیر کرا لەلایەن تەواری بڵێن جاشەکانی کە سەر بە تەواری بوون کرا بە مەقەر تاوەکو ڕاپەڕینەکە ساڵی 91 باش لە ڕاپەڕینەکە بەڕاستی زەرێکی زۆری پێگەیشت سوتە دار و بەدوانێ و باخەکە هەمووی دارەکانی بڕایەوە بوو بە گەڕاج و پارکی سیارە ئەو شتانە وەکو خۆی نەما لە ساڵی 85ەوە ڕاستیەکەی دوای ڕاپەڕین ئێمە وەرمانگرتەوانێ بە کەڵکی نیشتەجێ نەما بوو بەڵام ئێستاش مڵکی خۆتانە ئێستا بڵێن باخ و شتەکەی کە بۆ بە گەڕاج و شتیوە مڵکی خۆمانە بەس وەکو خانوەکە چکە دوو بەشە خانەکە 720 متر بوو گەراجەکە تەقریباً 2500 متر بوو ئەو بەدەست خۆمانەوەی خۆ مڵکی خۆمانە گەڕاجەکە تەگا هەندێک شەریکی کەشمانێک کوڕەکانی عوسمانی یادی ئەوانیش نیوەی ئەوانە بڵێ نیوەی خۆمانە بە زوانە ماتەمە بەڵێ من ڕام کێشای بۆ ئەوەی کەوا ئەو خانووە وا بکرێت بە خۆی و باخەکەەوە جەنابە وەکو ئەندازیارێک و ئەو بنەماڵەیە نۆژەنی کەنەوە بمێنێ بەڵام کە بە مڵکی خۆتان نەمابێ ئەوان کاریشترە ئەم وێنەیە شوێ مامۆستا ئەمە خانەقای حاجی مەلا عەلیە پێش ساڵی 62 لە 62 ئەو بڵێن دیزاین وشتەی نەما ڕوخێنراوە وەختی هۆی پێشەوە بە خشت بووە کراتەوە بە کۆنکرێت ئەمە ئەم ڕسمە لە پەنجاکان نەگیرەوە بۆچی پێی ئەڵێن خانەقای حاجی مەلا عەلی بەڵێ بە ناوی کوڕەکەی مەلا وەسمانەوە مەشهور بووە چکە مەلا وەسمان بڵێن دوو کوڕی هەبوو مەلا ساڵح بوو مەلا عەلی هەردووکیان سەرپەرشتی خانەقەکەیان کردووە کەسێکی ناسراوە خزمەتی خەڵکی کردووە خانەقا بوو شوێنی تەدریس بووە ئیتر بەڕاستی بازە مزگەوتی بەنای کەسێکەوە یعنی خۆی ئەبای بەنای مەلا وەسمانەوە بۆایە مەلا وەسمانی بڵین باوکی بەستر کرد لە بۆ بناوە بڵاو بۆتانە لەبەر خۆی ماوە و خۆی مابوو کە ئەو خانەقای دروستکراوە مەلا عەلی خۆی دروستکردنەکەی کۆنترێلەوە زمانی بەڵێ یەکەم جار مەلا وەسمان چۆتەوە خانەقاو کە گەورە کراوە چونکە پێش ئەوش پێش مەلا وەسمانی شەرخ مزگەوتێکی بچووک بووە بەڵام گەورە کراوە لە خانووەکانی دەوروبەری بنەماڵی ماڵی سەعیاغا ئەوان گەوریان کرد و لەسەر کولفەی خۆیان خشتیانە خانووەکانی دەوروبەریان کڕیوەتەوانێ بە شوێنی مەرخەوشتە حوجرەکە لە بڵین پارەی مەلا وەسمان چشتووە کردوێتی بە مەرقەی خۆیان لێ بنەماڵەکەمانە من 4 پشتم لەوێ نێژراوە بنەماڵەی سەعیاغا ئەوان هینان کرد حاجی سەعیاغا خۆی ماوە مزگەوتەکە مزگەوتەکە بڵین کاتی خۆی لە پەنجاکانە 496 مەتری بەر جادەکەوتووە دوای ئەوەی کە ماوەتۆکو خۆی ماوە بەز لە ساڵی 62 بە دیزاینی بە کۆنکرێت و ئەمانە بەعگادە بڵێن تعمیر کراوەتە بۆ شوێ ماوەتەوە کاخەسە تۆکو پیاوێکی ڕۆشنبیر و کە ئاگاداری مێژووی بنەماڵەکەی خۆتانی لە سەردەمی مەرحوومی مەلا فازیلی با بڵین مدەڕیسەوە کە هاتۆتە سلێمانی طریقەی نەقشیان لەگەڵ خۆیان هەیە نابوو یعنی ئەوانیش لە پەیڕەوانی ئەو تەریقە بوون لە دەرگەزیێنی هەمەدان یان لێرە بەواستەی مەولانا خالیدی نەقشبەندیەوە وەریان نەخێر هەر پەیڕەوانی ئەو تەریقەیە بوون کە لە بڵێن هەمەدانەوە هاتوون زیاتری ژۆکەوەی کە لە باوکو بوو ماموئانەوە بیسوێتم کە هاتوون بۆ ئێرە نەتیجەکەی سراعی مەزهەبی بووە لێ چونکە زانین هەمەدان تێکەڵەیەکە لەوە لە نێوان شیعە سونە بەڵێ ئەوان لێوە هاتوون کە ئیمارەتی بابان دروست کراوە دڵیان بۆ خۆش بووە کە ئیمارەتی کوردی هەیە لێرە بۆی هەر هاتووە ینی مەلا فازلی مدەڕیس ئێستاش خزمان و شوێمان هەیە لێ بەس مەداخۆی مە ناسین تاوکو باپیر ماموئان مابوون لە دنیا ئیتساڵاتیان هەبوو بەڵام ینی مەبەستەکەی منەوە بوو تەنیا ئەوان بە نەقشی هاتوون بە نەقشی هاتوون لێرە نەبوون بە پەیڕەوی ئەو نەخێ بەڵام مەلا وەسمانیش تەمان فترێکی زۆر لە هین بووە لە تەوێڵە بووە مەلا وەسمانی بڵێن باپیرم لای بنەماڵی شێخ سەراجەدین بەڵێ لێ خوێنیانە
باشە ئەمە شوێنەیەکی ترە کاک خەسرە بەڕاستی وێنەیەکی جوانە ئەمانی چیان ئەوە بڵێن باپیری بڵێن باوکی دایکم ماڵی باپیرم لە جێتی دایکمانەیە ئەمە باپیتە باوکی دایکێ باڵێ باش ئەی ئەمە نەنکمانی دایکی دایکمە باش ئەی ئەم پیاوە کەمالی مرزا غەفورە خەزوورمە خەزوورتە باڵێ باش بە باوەشێتی دکتۆر جەمال غەفورە باشە کەواتە تۆ خێزانەکە ئەکاتە چی خۆت کچی خاڵمە کچی خاڵتە کەواتە ئەم پیاوە خاڵتە و خەزوریشتە باشە ئەی ئەوانی ترشیان ئەوانێ دانیشتون ئەوەی ناوڕاستیان دایکمە ئەوەی ئەمنان پەخشیان نەخێرەوەی کە ئەمەی تریان بەردەمی ژنە بە تەمانەکە دایکتە باڵێ ئەمەی لەم سوچە پەخشانی مرزا غەفورکە خوشکی دایکمە خوشکی دایکتە و باوەشی ئەو پیاوە بە تەمەنەی باپیرێ باڵێ ئەویان نازانم ڕاست نازانی ئەی ئەو ئافرەتی تریان ئەوە مەلی حەقانی خێزانی بڵێن مەلا حسێنە باشە باپیرە ئەم وێنەیە چییە کاک خەسرە ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەمەش خانەقەی حاجی مەلا عەلیە پێش ئەوەی بڵێن ساڵی ئاوا بووە لای پێشتر دووە تێگیراوە بۆ شوێنە ماوەتەوە ئەمە حوجرەکە بۆ بەشی کە ینی مەدرسە دینیەکە بووە بەڵێ وێنەیەکی جوانە پێش ڕوحانەکەیەتی بریا هەر ئاوا بمایەتەوە لەسەر ئەوە بە توراسێکی باش ڕۆخناو لە بەرە بەشێکی وەکوتم 496 مەتی بەرجادە بەڵێ واتر جغرافیاکەی تێکچووە ئەمە ژوێنێکی تری زۆر جوانە پێم وابێ ڕەحمەتی باوکی تایە بۆیە لە ئەرشیفی ئەمەی قادڕەشەکەیان کە دانیشتووە دەستی خستۆتە ناو دەستی خۆی ئەوە جەنابی باوکتە نازانی ئەم مناسەبەیە چییە وەکو من بیست بێتم وەختی خۆی ئەمە بە مناسبەتی دروستکردنی سەدی حفلێکە لە باقی گشتی کراوە ئەنی ماسبەتەکە بۆ کە سەدی دوکان بۆ یان دەبنگی خانکە تەواو بووە بۆ حفلی تەواوبوونی ئەوە بوون ئیتر نازانی ئەم کارکتەرانی تر چیان لەگەڵ باوک وڵی لە پشتی ڕسمەکە نووسرا بۆ ڕاستەکەیان عمەر عەلی ئەمینە یەکێکیان عمەر عەلی متەسەڕیفی لیوا باشە ئەوە من بۆت پەشڕاستەکەمەوە هیچیان ئەو نین بەڕێز مەلا کەمال لەکەڵ ئەکرەمبەجی جاف ساڵی 50 ئەوە تەواوە ئەوان هەندێک لە بەگزادەکانی جافیش لە ڕیزی دووەم جۆری ستایلی جلوبەرگەکان لەوە چێ ئەوانە بەگزادی جاف بن بە هەر سوورەت خوالیان خۆش بێ ئەوانی کە مردون ئەمەش وێنەیەکی ترە بەس نووسراوە دعوەتی مەلیک فەیساڵ ساڵی 55 مەلا کەمالی مەحامی فەریق عیرفان شێخ عوسمانی شێخ عەلادینی بیارە شێخ قادری کوێسەر لەگەڵ دەروێش ئاغا ئەمە دیارە هەر پەیوەندی بە مەسەلەی هاتنی مەلیکەوە هەیە ئەمەش یەکەمیان جەنابی باوکتە ئەمەش فەریق عیرفانەکەیە ئەمەش شێخ عوسمانی بیارەیە مەرحوم شێخ عوسمانە ئەوەشیان شێخ عەبدولقادر کوێسێ و ئەوەش دەروێش ئاغاوانەیە کە لە وێنەکە دیارە بەڕاستی ئەوە ژوێنێکی مێژوویە من هەتا ئێستا ئەو وێنەیەم نەبینیوە پێم خۆشە منیش لەگەڵ بینەرانی بەڕێزایی بینم ئەمە ژوێنەیەکی ترە ساڵی 41-42 ئەمە ژوێنەیەکی جوانە وێنێکی مناڵی باوکم و هاوڕێکان کامیان باوکتە ئەمەی دەسە چەپ سەرپەڕ ئەمە یەکەم سەری ئەو سەریان قادر مفتی ناوەکان نووسراوە قادر مفتی ئەمەیان حاجی ساڵحی قاسم خوا لە خۆش ئەحمەد حاج ساڵحی قاسم حاکم ئەحمەد ئەمەشیان سعید ئەحمەد سەوس فازڵی حەمەد لەم دوانەیەژیان ئەوەی پێش ئەمەی دانیشتوەکەیانە ئێتر ئەوان بەڵێ ئیتر ساڵی 41-42 هەرزەکارانی سلێمانی دیارە لە باشین بوون بڵین کەشافی ئەو سایە کەشافە بوون پیانوتون فتووە ئەو کاتە پیاوتون فتووە باشە دەرگایە کۆڵانێکی داخراو هەیە لە ئەلبومەکەی جەنابتا ئیشاڵا کۆڵانەکانی تۆ داخراو نابن ئەمە چییە؟ وەڵا ئەو ڕسمە تاوان ڕاستەکەی لە فەیسبوک دەرم هێنا من نەمگرتووە بەس ئەو ماڵی بڵین باپیری کوڕەکانی ئامۆزاون لەو کۆڵانە زۆر یاریمان کردووە لەم کۆڵانە داخراوە ئەمەیان ماڵی ئامۆزاکانتە باشە کاک خەسرە و جەناب وەکو ئەندازیار ساڵانێکیش سەرۆکی شارەوانی ئێستاش وەکیلی وەزارەتی شارەوانی ئەمە هەوڵ درا کە ئەم دەرگا داخراوانە نەمێنێ ئەم کۆڵانە داخراوانە چونکە کۆڵانی ئاوا لە ناو سلێمانیا زۆرە خۆی بەپێی من
ستاندەرەکانی ماسەپلانی هەموو شارێک ئەڵێ ئەبێت نەسیجی حەزەری پێڵێن ینی پێکهاتەی دروستبوونی گەڕەکەکان کۆنەکان چۆن ئەبێ خۆی بهێڵدرێتەوە نابێت دەستکاری بکرێ باش پێی ئیمکان ینی حەدی ئیمکان کە نابێت دەستکاری بکرێ ئەمە بە پێویستە ماسەپلانی کە بڵین کۆمپانیایکی ئەڵمانی کردوێتی دایناوکە نامێت دەستکاری بکرێ بۆ شوێ بمێنێتەوە یعنی ئەوەش بەشێکە لە تراس بەشێکە لە تراس چۆنێتی بیرکردنەوە لە دروستکردنی بینا و خان و بۆ شێوەش نابێت دەستکاری بکرێت باش هەندێ وێنەی جوان هەیە هی دایکە وەڵا حەزەکەم بەسەر ماناتیە پەڕ نەکە ئەمە شوێنەیەکی دایکدا دیارە ئەمە زۆر بە گەنجەتی گیراوە ساڵی 52 پێشەوەی شوکاوی گرتووە وەکو خۆیان ینی ئەو پێشوکردنەکەیەتی بە ڕەحمەتی مەلاکەمان ئەمەش قومریخانە و قومریخانش کرد تا سا لە ژیانی شاماوە من ئەوم زۆر زۆر پێخۆشە لێرەوە من ڕێز و سڵاوی بۆ ئەنێرم بە ناوی بەرنامەکەمانەوە ئەمە شەروێنەیەکی ترە پێما بێ ماڵی خۆتانە ئەو ماڵی کە 85 داگیر کرا وە ئەمە ژوێنەیەکی ترە هەر وێنەی دایکتە وێنەیەکی زۆر جوانە ئەوەش پێم خۆش ئەجا کاک خەسرۆ منەمەوێ بینە سەر قوڵایی بیرەوەری تۆی مناڵ یەکێک لەو وێنانی کە زۆر سەرنجی من ڕاکێشێ ئەم وێنەیەیانە ئەمە زۆر زۆر پێما بە کۆنتترین وێنەی تۆ بێ وەنیە کامیان جەنابەتی ئەوەی دەسەر ڕاستکە کراسەکەی لەبەرە ئەم کراسە سپیە ئەی ئەمە نەخشینی خوشکمە ئەمە نەخشینخانە جلی کوڕانی لەبەرایە جەنابیشە عەزیەکی کچانە هۆی چییە ئەمە وایە نەتبیستوە جارێ ئەڵێن کوڕ خۆشەویست بوو لەسەر دوو کچ هاتووە و بۆی بە چاوە نەبێت و شاردویانیت لەواچێت وەڵا ناشاریتەوە باوەڕ ناکەم ئەمەش هەر وێنەیەکی جوانە پێتەوە دیارە ساڵی 1960 پاسکیلێکی سێتایی و مناڵێکیش لە دواتەوەیە ئەم وێنەی کوێیەوە ئەمەیان جەنابەتی ئەوەی دواوایان ئەوان هاوڕێی برامە ئەمە شەید هاوڕێ بەڕێ ئەمە لە خانووە کۆنەکەیان ئەو خانوێ ناکات ساڵی 65 دروستکرا خانووی بەرامبەر خانەقەی حاجی مەلعەلی لەو بەرەوە بوو لەوێ لە هەیوانەکە گرتومانە باش پەیوەندی تۆ لەوە ئەچێ زیاتر لە مناڵیە بە کاک هاوڕێەوە پابەند بووبی زیاتر ئەو لەگەڵ ئەوە ژیانە بندۆتە سەر ئەمە وێنەی جەنابتە هاوڕێی برام ئەمان کاک هاوڕێیتیایە یعنی لە ڕەوزە تۆ لەگەڵ ئەوان نەبووی لە مەکتەبم ئەو لە ڕەوزە بوو 2 ساڵ و نزیکەی 3 ساڵ لەسەرەوە یەکەم نا لەو سەر دووهەمیانەوە بەڵە لەمە چ ڕەوزەیەەکە واللهی نازەم نای ڕەوزەکە چی بوو وەدەم جارە یەک ڕەوزە هەبوو ڕۆزی سلێمانی بێ لەوانێ خۆت نەچویتە تا ڕەوزە نەخێر بەس لە دوای تۆ ئەم کولتورە هاتە ماڵیەوە کە مناڵ بندرێتە ڕەوزە هاوڕێ بزێ بوو ئەوەی کە بیرم بێ بەڵێ وایە تر نردیانە ڕۆزە بەڕەحمەت بێ بە دوور درێژی نەسەر ئەو شەهیدە ئەمە ژوێنەیەکی ترە نازانم کێوچێن ئەمە لە باخەکەی ماڵی باوکمە گیرەوە هاوڕێی برامە لەگەڵ وەفای حاجی عەلی زەرەنگەر ئەویان کاک هاوڕێ بەڵە ئەمەیان وەفایە ئەمەیان کاک وەفایە ئەم شوێنێکوێیە کاک باخەکەی ماڵی باوکمە باخی خانوەکەی وێنەی تر هەن زۆر زۆر جوان حەزەکەم وەڵا بینەران هەمووی ببینن ئەمە ژوێنەیەکی خێزانی ئێوەیە ئەمانێکیان ئەمە لە ماڵی مامەم گیراوە ماڵی مامە دایکمە ئەویان دایکتە مەڕێوانش کچی مام من درەخشان و بەدەخشان ئەوەشان ئەحسان ئامۆزای باوکمە بەڵێ ئەی ئەمەیان ئەوە ئەحسان کوڕیمانی مەلابەکەر بڵێ ئامۆزای باوکم ئامۆزای باش هەندێ وێنەی تری هەن جوان هینی ماڵی ئێوە بەڕاستی ئەمەش وێنەیەکی تری زۆر زۆر جوانە ئەوە کێوچیان کاک ئەمە هیچ ئەمە ئەو باوک و دایکتن هاوڕێی بە باوشەوەی بەڵێ کاک هاوڕێ ئەمان خۆمم باشە ئەوەی کە سەری بەدەرەوەی ئەوە شیرینی خوشکمە ئەوە چیرۆگنووس شیرین کاف چۆتە لای لالو ئابواسەکان و گوڵەکانەوەی جوان دەرکەیە چانتە دەرەکەوێت زەویشی ڕۆمانسی تری ئەبێ ئەمە بەڵێزان بەس ئەم خانووی شوێیە ئەمە ئەو خانوێکەوتم بەرامبەر خانەکەی کۆنەکەی خانۆ کۆنەکەتان ئەمە بەرمیلی ئاو وەک بیرە دەیانەوە بەڵێ بەرمیلی ئاوە
ئەوە حەوزێک بوو دەتەنیشتەوە. باش ئێمە ئێشتا زۆرمان ماوە لەگەڵ جەنابتا بەڵام ڕێگەم بە پێکەوە وچانێک بین. خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەتتان. ئەندازیار کاک خەستەوی مەلا کەمال، خەستەوی مەلا کەمالی مەلا ئەحمەی مەلا ساڵح. ئێمە لە پێش وچانەکە هەر لە دەورانی و حەوشە و بەرەیوانی ماڵی ئێوە گەڕمانە خوارد و یادگارەکانمانە جێڕایەوە زۆر بە تام و چێژ بوو. حەز ناکەم جارێ لەوێ دەرچین. ئەمە ژوێنەیەکی ترە ئەوانە پەنجەرەن یا عروسین کاک خەست؟ پەنجەرەنەوانە. فەرقی بینی پەنجەرە و عروسی چییە؟ عروسەکە ڕەنگاو ڕنگ بوو بە شێوەیەکی خۆش دروستەکە، ئەمە پەنجەرەی احتیادی بوو. پەنجەرەی احتیادی. ئەو فەرقە هەبوو. پێم وایە بێجێی جامخانەی ئێستاژەکرێتەوە عروسی وە نییە؟ تقریبا خۆی ناوەکە لە ڕوسیەوە هاتووە، ینی عروسی و ڕووسی ئەسەکە یەکێکە کە ئۆتی ڕازە کە ملەوەن بۆ ڕەنگاو ڕنگ بۆ لێوە هاتووە. بەڵێ بەزەمە پەنجەرەی احتیادی. پەنجەرەی احتیادی. ئەمانە هیچ باوکی تایە؟ بەڵێ ئەمایان نانی بەیانیە خۆین بەڵێ نانی بەیانیە خۆنی تر هەموو مناڵی پچووک و سەرکەوت بنکەی ئەو کاتن کە بەڕاستی ژیان زۆر جوان و زۆر سادە بوو، زۆر بەتام و چێشتر بوو لە ئێستا. ئەمەش هەروێنەیەکی جوانە. ئەمانێکیان ئەمە خاڵ و زاکان من کەمالی میرزا غەفور کە خەزوورمە، ئەوە خەزوورتە؟ بەڵێ. ئەوانش ئیتر ئەوانش ئامۆزایی باوکم کە لە پێوە ڕاوەساون. بەڵێ حەسیبە و حەسەنە و ئەدیبە و نەبەزی کوڕی خاڵمەویش لەگەڵێ تێبین لە تەنیش خەزوورمەوە باوشی لە ماڵی ئێواشکور ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی خزمایەتیە ئێستاش هەروەکو خۆی ماوە؟ ئێستاش هەر ئاموشۆی یەکتریەکەین بەردەوام هەموو مناسبەتێک و دەرچوومان و سێرانمان و بێکەوە هەمی بەیەکەوە. پێم خۆشە ئەوە تا ئێستا بۆ شێوەیە ماوەتەوە بەڕاستی چونکە ئەو شتانە تۆزەکەم بوونەتەوە. ئەمە هەروێنەیەکی جوانەوەڵا حەزەکەم ئەم وێنێش بۆمان شەرحکەی. ئەو ڕسمە من گرتوومەتەوە ڕسمانە زۆربەی کە خۆمیتیانی و من گرتو. باشە. ئەمە لە باقی ینی توی تای بەس لەو بەری کامێرا کامێراکەوم. ئەمە کوێ ئەم ماڵە؟ باخەکەی ماڵی باوکمە. ئەمەی کە بابکۆیکی تیاوی لە خوارەوانێ بەڵێ ئەوەی کە لەسەر ئەمە باوکتە؟ باوکم و ئەمە دایکتە؟ ئەمەش شیرین خانە. ئەوانش دیمەنی خۆشکم ئەوەی کە ڕووی ڕسمەکەیە ئەمە بەڵێ نەورۆزی ئاخر بڵێن پچووکەکەن. ئەوە ئاریاسی برامە، ئەوە کاک ئاریاسە کە ئەوە بەڕاستی بە دوور درێژی دواییشەوە هۆشەم و زاگرۆسم. باشە. وێنەیەکی تر هەیە بەڕاستی من یەکێکیان بەڕەحمەت وێ باوکتە جێبێکی لاندرۆڤە لە دواوەیە. ئەمە چییە وێنەیە؟ ئەو پیاوەی چیە لەگەڵیان؟ جەمال بابانە ئەوەی تەنیشتی بەڵێ کار جەمال چون بۆ سەیران بەیەکەوانێ هەندێوێنی تر هەیە پێم خۆشە وەڵا ئەوانش بینەرانی بەڕێز ببینێ بە تایبەتی وێنەیەکیان زۆر سەرنجی ڕاکێشام. ئەم وێنەیان ئەمانیە ئەمە لە بەغاگیرەوە. باش بڵێن ئەمە یەکەمیان لە لای جەنابتەوە ئەوە بەڕەحمەت بێ باوکتە. ئەوە مالیزی ئەوی کان مامۆستا بووە. ئەمە مالیزیە. بەس ئەوانش تەمەن هینەکە ئەوی دووهەم تەنیش مالیزیەکە نازانم ڕاستەکەی ئەم باڵا لە مامۆستاشتی وایە مامۆستایە. بەس ئەمەیان من ئەمەوێ سەرنجی بینەران بۆ شتێک ڕابکێشم بە تایبەتی هونەرمەندانی شانۆکار ئەوە یوسف العانیە کە ئێستا دانرێ بە یەکێک لە هەرە ڕوادە گەورەکانی شانۆی عێراقیوە زۆر زۆریشی بۆ شانۆی عێراقی کردووە بە نووسەرێکی گەورەیە. ئەوەشی کە دانیشتووە ئەوەشیان ئەسعەد عەبدولڕەزاقە دوایی بوو بە با بڵێن ئەمیدی کۆلێژی هونەرە جوانەکان ئەکادیمی هونەرە جوانەکان لە بەغدا. بەڵام ئەمە دەریەخا کە ئەوانیش دە پێشە قانونیان لەگەڵ حقوقیان لەگەڵ باوکە خوێندووە. منش خۆشمەوە زانم کە پێشتر ئەوان ئەو هینیان کردووە. ئەمەش هەروێنەیەکی کەی ڕۆژانی کولیەی باوکتەوە نیە. بەڵێ باوکمەوە جەمال بابانەوە ئەوش ئەمەیان باوکتە ئەوەشیان کاک جەمال بابانە ئەوەش مالیزیەکەیە کە فەرمووت ئەوەی کەیان ئەوان نازانی نەژنووسراوە نەژنووسراوە. باشە کاک خەسرۆجان ئەنجا من ئەمەوێ
ئەم وێنەی باوکێ ببینین و من ئالێرەشا نهێنیەک هەیە ئاشکراکەین نهێنی ئەوەی کە باوکێ بەڕەحمەت بێ ئەوەم لێ بیستووە ئەگەر مەحامینە بووە ئەبوو بە دارتاش بۆ ئەگەر مەحامینە بووە ئەبوو بە دارتاش وڵی هیوایەتی هەبوو هەموو کاتێک بڵێ و کاتانەی کە فەراغی هەبوو ئیشی دەستیە کرد بەڵام بە تایبەتی حەزی لە دارتاشی بوو ئەو کەنتۆری پشتەوە زۆر جوانە خۆی دروستی کردووە یان نەخێر ناڵە خۆی دروستی وەستا حەسەن هەبوو خۆعافیکە کانتۆرێکی شەشاو ژوورەکەی کرد بە دوو کردوانە بەس باوکم پێوت کە چۆن چۆنی دوو قاد و تاکو سەقف خۆی دیزاینەکەی بۆ باشە بەڵام من بیستومە نووسینگەی پارێزەریەکەی خۆی هەموو کەلوپەلەکانی خۆی دروستی کردووە وەنیە ئەگەر زۆرشی ماڵەوەش ماوە لە ئەرشیفی ماڵی ئێواشتی ماوە دروستی ئەدەواتی بڵێن داتاشی هەمووی بە کامیلی هەبوو بڕا ناکەمیش داتەشی و کاتی خۆی بە خەڕی هەبوو بێ هەموو شتێکی هەبوو بەڵە ئێوە هیچتانە ئارزۆتان بۆ دروست بوو وەڵاهی تقریبا منیش دەستم باشە دوان تۆش حەزیشی دەستی حەز لەوە بەس کاتم نییە ڕاستەکەی ڕاستەکە ئێستا کاتی ئەوە نیە بابینەوە سەر جەنابێ ئەمە چێوچێن ئەمە لە دوی متەوەستە بووم من و فاروق حەسەن فەرج دکتۆر فاروقی دکتۆر فاروق لە تابینی داوە چون بۆ سەیران بڵێن سەیرانی مەکتەب بێکەوانە ئەوسا لە متەوەستەی سیروان بووین ئەوە پۆلیەکی متەوەستێ پۆلی دووە ئەمە باوەڕ ناکەم سینەما بێ سینەمایە کا خەسرامە ئەوە لە هینگیراوە لە سانەوی سلەیمانی وەختی خۆی تەمسیلێ کرا بە زۆر بوو بە دکتۆر بە زۆر کراوە بە دکتۆر طبیب رەغبەن عنه ئەمەیان جەنابتی ئەوەی سەرپەڕ منم ئەمەیان جەنابتی ئەوە برادەرێک و نای نیاز بوو بەڵێ بێکەوانێ ئەو کاتە ئێوە بەپارە بوو چون بەپارە بتاقێکمان بڕی بتاقەمان بڕیانی بتاقەتان بڕی ئەچوون ینی کولتور بوون وا ڕێکەو لە ماڵی باوکیشتا مەسەن دایکت و شیرین خان و ئەمانە بچن بۆ شانۆگەری ینی ئێوەش دەو ماڵانە بوون کە متابعەوە بکەم بچن بۆ بیرمێ مناڵ بووم لە حەدیقەی شەعب لێ باخی گشتی تەمسیلێکرا هێنی ڕەفیق چالاک پیسکەی تەڕپیر بیرمێ لێ من یاریمە کرد و دوای بە باوشم بردیانمانە ئەوان دایکم و ئەوانە هەر خەریکی شانێکە بوون ئەوان چون بۆ سێر و ئەمەش یاریمانە کردوتر لەو ساوانێ بەڵێ ئەوانە چون ئەو ئارەزوەت هەیە هەندێک وێنەی تریشەن بەڕاستی لەبەرەوەی زستانە ئێمەش بە ئەمزانی ئەم کتری قۆری و ئەمە شوێنێکی زۆر زۆر جوانە بەڕاستی ماڵی باوک و باوکتۆش کەنتۆرەکەیە دیارە باوکە لێوە خەریکی مرافعات نووسین و ئەو جۆرەشتانەیە دایمای خوێنەوەانە بەدەم دیژ لەمەوە نییە خوا لێ خۆش بێ ئەم بەڵام ئەمەیان پێچە سینەما بێ ئەویان سینەمای بەڵام ئەمەی سەرپەر جەنابتی منم ئەوەی کەن کوڕێکی گەڕێکی خۆمان بوو نای سعدی بوو ماوەش کرد بێکەوە چون بەڵێ ماوە لە خوا بەزیاد بە پێم خۆشەکەمە ئەمە شەر زۆر جوانە ئەو ماڵی مامە تەنیش خانەقەی حاجی مەلا عەلی لە بینی خانەقە و ماڵی مام دەرگایەک هەبوو لێوە بەسکا خەسەوتوی تایەمە بەڵەوەی سەرپاسیلەکە منم ئەو مناڵە ئەوانی کە لە تۆ گەورەترە ئەوانەی کە لە من گەورەتن عوسمانی کوڕی مام عوسمانی مەلا لە تەنیشتمەوەیە ئەو لاتە سەرپەر شیروانە شیروانی مامم ئەو کوڕێکان ناوی بێستونە بێستون بڵێن کوڕی خاڵی ئامۆزاکانم بوون کوڕی خاڵی ئامۆزاڵێ ئەوەش هەر ئەو وێنێش دیسانەوە مێستونی ڕەحمانی ئاسنگەر حاجی مەلانەجیم ئەو وێنێش هەر ئەوە ئیسپاتە کاتەوە کە تۆ پەیوەندیشی زۆر قوڵی هەبووە لەگەڵ کەس و کارەکەتە کە ئەوە زۆر زۆرم پێخۆشە ئەم کچۆڵانەی شارچیە ئەمانە ئامۆزاکانی من تەمەوانە لە من گەورەترن درەخشان و بەدەخشان و درەخشان بەدەخشان لەگەڵ ئەوەیکان وازانم چرایە کرد دەستی خۆتە سەر ملی باش کاک خەسرۆ ئەم وێنێش کە چەند حەز ناکەم بیرت بێنمەوە بەڵام ئەمە بەڕەحمەت بێ شەید هاوڕێ بەڵێ درود بۆ گیانی پاشی ئەوە بۆ گیانی پاشی هەموو شەیدانیش ئەمەش هەر وێنەیەکی ئەو کاتەیەتی پێم وابێکە لە زیندان بەرەبێ بەڵەوە ساڵی هەشتا و چوارکە یەکەم جارکە گیرا حکمەنان بە ئەعدام پێش تەنفیزەکەی بە
چەند سەعاتێک گۆڕینەوە بەربوو لەگەڵ مەجموعەی زابط لە مفاوزاتی ساڵی 1983 و بیدایەتی 1984. بەڵێ ئەوەش جەنابی باوکتە بەڕەحمەت لەگەڵیەتی. ئەمەش ئاهەنگی ئەو ڕۆژەیە لە ماڵی خۆتان لە ماڵە گەورەکە کە کچانی خزم و کەسوکار ئاهەنگی بۆ ئەمەش دەستەیەک لە کوڕ و کاڵان و هاوڕێیانی لە چاوەڕوانیە بوو، لە چاوەڕوانیان بۆ بەربوونی با بڵێن بەڕەحمەت بێ کاکاوڕی. هەندێک وێنەی زۆر جوانی تریش هەیە. یەکێک لەو وێنانە ئەم وێنەیە چییە؟ دوو کەڵێک بەرز بۆتەوانێ و سەیرانگای ئەمە چییە؟ ساڵی 76 چوین بۆ سەیران، تارێکی هەلیکۆپتەر خەڵکەی عاش کردبوو، زۆر نزمە بووانێ و تەپ و تۆز وانێ کرد بەسەر خەڵکاوتر بەڕاستی 76 بوو. 76 بەڵامتر ئەمە کوردیش باری لار بوو کاتە باڵێ خۆیان لە وازان سیمی قیاقەکە بەرز بوو، زۆر نزم بوو بووانێ خۆی کێشا بە سیمەکە و کەوتە خوارەوە گڕی گرت. یعنی خوا حەقی هەمووتانی لێ مەجموعەی ڕسمم گرت، ئەمانە خۆم گرتم ئەم ڕسمانە. ئەوە دووکەڵی تارەکەیە کە ئەسووتێ لە قەشقۆڵی خەڵکەکە زۆری پێخۆش بوو، خەڵکەکە زۆری طبعاً بۆ بە دوو جەژنەوە کاتە هەلیکۆپتەرەکان پیانوتن کورتکوژ هەنێکیان هەبوو سەریعەکان، بەڵێ کورتکوژەکان ئەمە حەماڵەکان بوو. بەڵێ هەموو جارێ خوا ئەو حەقا وەرەگرێتەوە بۆ ئێمەیش. نۆرۆزی 76 بەڵێ ئەمە کامیان جەنابەتی؟ ئەمەی پێشەوانێ ئەوەی لەگەڵ فەرهاد فەرەجە وەڵایی باشم، بەڵام تااقەتێ نییە ئێستانە ئەو سایەوە لە هین بوو مەسبەحی تەربیە بوو لەسەر چنار دەورێکیان کردوانێ من کاسێکیشم بەدەستێنا، بەڵام ئامۆژگاریت هەیە بۆ خەڵکەوە مەلە بکات. وەڵای خۆی خۆشترین بەشێکە لە وەرزشی تر. بەڵێ ئەمە ژوێنەیەشی شارە بە بەفرەوە وەنیە؟ ئەمە ساڵی 82 سەر بانی ماڵی خاڵمە عسکەر بوو وسایە پێشەمە جمعە دابەزیم و بە پەلە و ئەوزانم تە بۆ بیانەکە و ئەگەڕامانێ دیارێتی خۆشی کامێرا هەبووە حەزی کردو لە هەموو شوێنێک ڕستێکە بێت. ئەمە ژوێنەیەکی سەردەمی ئەوە لە متەوەستە بووین، متەوەستی سیروان. کامیان جەنابەتی کا خسرۆ؟ ئەمەی پێشی کە دانیشتوین لە دەسە چەپەوە یەکەم. ئەمە زۆربەی زۆری وێنەکانی لەسەر پەڕای ئەویان نازانم بۆچی وایە زۆربەی زۆری من دیقەتم وایە لەسەر پەڕە. باشە متەوەستی سیروانە. باشە کاک خەسرە و وێنەیەک هەیە بەڕۆبەوە هی جەنابی باوکت خوا بە ئەم وێنەی تۆش بەڕۆبەوە حەزەکەم بینەران بیبینەوە کێ لەگەڵتا؟ لە ماڵی شەحمەی خاڵ گرتومانە، ماڵی شەحمە ئەوە کچی خاڵمە بڵێن تارەخان بڵێن بە مناڵی بڵێن دیسانەوە خوشکی خێزانەکەمە بەڵێ هەر پتەوی خزمایەتی ئەو ڕۆبەهی خۆم نەبوو کوڕی خاڵم بوو. باشە سەرچناری خۆشەوێ لەبەر ژینگەکەی لەبەر ئاوە پاکەکەی وەڵڵاهی هەمووی بەڵام کاک خەستە زیکراتی مناڵ وێنەیەکەی لێ نووسراوە للئەطفال واتە بۆ مناڵان جەریمەیەک کراوە جەریمەش نییە ئیتر هەڵەیە کراوە دوو کەسی گەورە تەلەبەی زانکۆ چوونەتە سەر یەک جۆلانە و تۆش بە جامانەیە کۆپاڵیان پێوەنەی پەشیمانی کە ئەوت کردووە؟ وەڵڵی ترەوە خۆتر گەنج هەموو شتێکە وانە یعنی ئەوە مڵکی جاری ئەوە نیە مڵکی مناڵان لە سەیران هاتینەوە دیوارەکەی بووەوە لە یەکی کولیە بووین تر جەماعەت ڕایان کرد بۆ جۆلانەکان و سواری بوون و یەکەنەوە کاک سەردارە برادەرم خۆشەویستی خۆم ئەندازیارە وەیگان خوا عەفوی کە لە ژیانان نەماوە. باشەکە خەسەوە گەر بچیتەوە ئەو شوێنە جاریشکە پاڵ نانێ بۆ ڕەفیقانە ئەگەر گەچمەوە بە گەرگەز بیتەوە ڕاستەوە. باشە وێنەیەکێ زۆر جوانە. ئەم مناڵی کێیەکە خەستە؟ ئەمە خێزانەکەمە خێزانەکە بڵێ ساڵی 66 گیراوە ڕسمە خێزانەکە تافگەخان کاکاتە کچی خاڵی خۆ کچی کەمالی میرزاغەفور. لە ناو وێنەکانە زۆر پێت خۆش بوو کە ڕسمی خەسوو خەزورە زۆر بن لە ناو بۆ ئەم بەرنامەیە هۆی چییە؟ خۆشەویستیە بینی خۆمان بێت ترسە؟ من لە مناڵەوە هەر لە زۆر لەگەڵ ماڵی خاڵمە
هەڵسام و دانیشتون لێگەورم کوڕەکەی تێبین لە عینی عمرین ینی یەک ماوالیدین دوو مامان فەرقە زۆربەی کاریش وەکو کوڕەکانی مامۆ هاوتەمەنی خۆتی تیا بۆ لە مەکتەب بەردەوام هەربێکەوە دوای ئەو خێرەشی تیا بۆ لە ئەخیرات هاوگەخانیان نایدێ ئەم دوو کاراکتەرە بە ڕێزە ئەمە شێخ ئەحمەی خاڵەکە کاتە ئەویان باڵابەرزەکەیان شێخ ئەحمەی خاڵە شێخ ئەحمەی خاڵە کاکاتە خەزووری علامە شێخ ئەحمەی خاڵ برای شوێ محەممەد خاڵە ئەمەشیان خەزوورمە کەمالی میرزاغەفور ئەوەندە ئالوودەی بۆ ماڵی خەزوورە حەزی کردووە ئەم وێنەیە پێش بووکێنی و زاوا بووکێنی خۆت و تاوگەخان بەخواهی خەزوورە لە کەشاداێن وانە بەڵام بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە ئەمەش هەر وێنەیەکە خەسووتە لەگەڵ خەزوورێ ئەم کچۆڵەی لەگەڵ دایکەوە خێزانەکەی تۆیە ئەمەشیان ئەوەش تێبینی برایەتی کاکتێبینە کاکاتە هەم خاڵۆزات و هەم ئەکاتە بەکیێ وت تافگەم بۆ بێنن وەڵا بە باوکم و دەکەم جارێ پێش دایکێ پێش شیرین خان مفاتحی باوکتێک پێشتر بە شیرین وت و بەس بۆ بڵێم بۆم بێنن بە باوکم وت باش وتی چی پێی خۆش بۆ زۆر پێی باش ئەکسەر بەڵێ ئەو چی تاوا کردووە تافگە بڵێن مەحەدی محاسبەی تاوا کرد و هینی سلێمانی مەحەدی ئیدارە بەشی محاسبە تاوا کرد ئەمە ئەو ڕۆژەیە کاکە ڕۆژی ئەڵلقەکەتانە وەڵا ئەمە هەروە گرتمان ئەو ڕۆژە نیە نەخێر هەروە گرتوتانە وێنەیەگەی تێپەڕی کردووە بە سەرمانە بە حەزەکەم قسەی لەسەرکەم ئەم وێنەی جەنابێ لە دواوە هونەرمەندێکی ئەکتەرێکی فەڕەنسایی بەناوی ئالان دیلۆن ئەمە بوو لە هەموو ماڵێکە ئەو ڕسمە هەبوو بە تابەتی و ماڵانی کوڕیان بڵێن فترەی گەنجێتی خۆمان ئەو کەسێک کە مەسیلەی کە زۆر مەشهور بوو قۆز بوو ئالان دیلۆن بوو ڕسمی هەڵاوە هەمووی ئەبوایە بیبووە تەمانایەکە خەڵک ئالان دیلۆن بووە هەموو کەسی حەزێکرد ئالان دیلۆن بێ باشە تافگەخان ئیتر ساڵی هەشتا و سێ هێنات نەخێر هەفتاونەوە ساڵی هەفتاونە پێنجی حوتی ئەو کاتێک کە هێنات هیچ ڕیکلامی کردبوو بۆ بیبسی و بۆ شابی و بۆ ئەو شتانە وەڵایترە ئەمە لە سەیران گرتون شەو چونە دەرەوانێ باشە تر پێکەین و قسەی خۆشمانە کرد ڕسمێکی چاوی کامێراکەی تۆش هەمیشە دایمە لەسەر پێ بوو دایمە لەسەر پێ بووە و دایمە حەزیشی کردو وێنی تافگەخانی کردیتر لەبەرەوە هەمیشە لە بۆسەی کامێراکانی توە بووە خوا لێکتان نەکە ئەمەش وێنەیەکی جەنابتە لەگەڵ تافگەخان بەڵام بە سیارێکی فۆکسواگن کە سلێمانی پێڵێ سیاری بۆقی فترێ ئەو سیارەیەم هەبوو بەڵێ باش اینجا بابینە سەر هەندێک وێنی تر کە پێم خۆشە ئەمانێکیان کاغەزرە ئەمە لە مەدینەت ئەلعاب گیراوە لە بەغا باش لە شەشی ئیبتیداییوان لەیەکی متەوەستە بوو ئەمە جەنابتی بەڵێ باش ئەوەش ئاریاسی برامە ئەوەشیان سیروانی کوڕی ئامۆزاکەی باوکمە بڵێن ئەوە دایکمە بەڵێ ئەمانی تریش بەڵێ پەریرخانی کچی مەلا ڕۆفی سەعاتی کە مامی باوکمە ئەوە شیرین و نەجات لە دواوە کاک خەسرە و لە ئەنجامی ئەم زەماوەندەی جەنابێ لەگەڵ تافگەخان ئەم مناڵانن بەڵێ ئەوە مناڵی گیراوە ئەمە مناڵیانە بەڵێ ئەوەش کورسی نایلۆنە بەڵێ بەنیە ئەم جوانکاریە بۆ وێنەکە لە دواوە ئەم ڕووەکە هەبێ و ئەمە سەلیقەی تۆیە یا وەڵای خۆی هەبوو تاوان بەس دامنان لێ ڕسمەکەم گرتن خۆم گرتووە ینی هەمیشە حەزی کردووە باگراوندی وێنەش جوان بێت دایمە ڕسمی جوانم گرتووە ئێمە شایەتی ئەوە بۆ دێن بەڕاستی ئەمە ژوێنەیەکە ئەمە ماڵی خۆتانە ماڵی باوکم بوو ماڵی ئەخر ماڵی باڵێ ئەم پیاوە باڵابەرزە شاعیر و نووسەر و هونەرمەند دڵشاد ماریوانی ڕەحمەت بێ شەید دڵشادە ئەویان دایکتە ئەوە دایکمە بەڵێ ئەمەیان ئەوە نەخشینی خوشکمە نەخشین خانە ئەو دوانەی تریان چێن ئەو پیاوە ئەوان دیمەنی خوشکمە ئەوەی دوانێ نەخشینی خوشکم و لەگەڵ منم لە دوانێ ئەوەشیان جەنابتی کە لەمەشیان شیرینە باڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەروێنەیەشی تریش
خێزانیە پێم وابێ لەگەڵ خوشکەکان تا زیاتر بەڵێ کۆنەوە ڕستم ئەوە شیرین خانەوەە بەڵێ ساڵی 1970 باڵێ باش هەندێک وێنەی تر هەر هی مناڵەکانن لەگەڵ دایکیانە ئەمە ژوێنەیەکی ترە وەنیە جا بابینە سەر ئەم مناڵانە کوڕەکە ناوی چییە؟ ڕەوا کاکەڕەوە ئەم مناڵی یەکەم بوو بەڵێ ئەجا دوایەوە ئەو کچۆڵەیەت ڕازە ڕاست ئەمەشیان ڕۆژ ئەم پیاوەی سە ئیشی چییە کوێی تەواو کردووە؟ ئەو بڵێن ئێستا دانەمەزراوە ئیشی هەڕەکات گەراژ و ئەوشتانی کە مامانە و ئیدارەیەکات باشە شەشی تەواو کردو ڕاست مهندسەی معماریانی چۆتۆ سەر باوکی خوالێکتان نەکە ڕۆژیش لە جامیعی ئەمریکیە ئەخوێنێ سێهم ساڵێتی ئەم بۆچی خوێنێ وڵاسا ئەو حەزەکە لە بزنس خوێن پێشەوەی هەندێک وێنەی تری ماڵەوەتان هەیە پێم خۆش بوو ئەم وێنانەش ئەم پیاوەش پیاوێکی بەوی قار و بۆشناخ ئەم پیاوە چیەوە لە ئەلبومی جەناب مامی دایکمە مامی مەلاحسێنی مەلاحسێن اینجا ساڵانێک جەناب با بڵێن سەرۆکی شارەوانی سلێمانی بووی ئەمەی ئەو کاتانەیە کە سەرۆکی شارەوانی بووی بەنیە ئەوەش ئیتر لێپرستاوانی ئیداری سلێمانین ئەو کاتە پردی ڕەوف بەک کرایوانێ ئەندەرتاحی ئەو پردەیە بەڵێ ئەمەش جەنابتی لە با بڵێن لە بەردی بناخەی پرۆژێک لە پرۆژەکان پارکی شەهیدان لە سەرەوانی پارکی شەهیدانە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی تری جوانە پێم خۆشە بینەرانی بەڕێز بیبینن ئەوە کامەرانە کرێکارەکانی بڵێن باخچەکان کە تەکریمان کردن ڕێزمایان بۆ کردن ئەوە جەنابتی ئەوەش خاتوانە هێروی لای مەحمەدە خانە بەڵێ وشکا کامەرانە وشکا کامەرانی ساکارە چێ بڵێ ئەمەش هەروێنەیەکی تری پرۆژەیە ئەمە زمانی پرۆژەکانی هابیتات کە لە سلەیمانی نۆسایلەوێ بووم لە شار باژێرگیرەوە ڕستە ئەمە لە پای چیا خەڵات کراوی ئەمە لەلایەن ژووری بازرگانی سلەیمانیوانێ بۆ هاوکاریکردنی پرۆژەکانیان و پرۆژەیەکیشان هەیە تەمانهێنی بۆ دروستکردنی مجەمەعێکی گەورە بۆ تاجرەکانی سلێمانی هەرچەندە تا ئێستا دەست پێ نەکراوە ئەمەیان سەرۆکی ژووری بازرگانی کاکسیروانە بەڵێ کاکسیروانەوە ئەمەشیان کاعوسمانی حاجی فەتاحی مەطعەمە کە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ هەردوو ئەو کوڕە چاکەی شار ئەنێرین تەمەنیان درێژ بێ ئێمە ماوەیەکی زۆر کەم ماماوە لەگەڵ جەنابە ئەمەش شوێنەیەکی کاکە کاکە ئاریاسە لەگەڵ ئەوەی خێزانەکەی جا نازانم کاکە ئاریاس هونەرمەندی شێوەکاریە ئێستاش بەردەوامە وەڵا بۆ خۆی ڕسمەکە جارجارێ بۆ خۆیکە ینی بۆ بڵاوکردنەوە نیە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەو بەڕاستی لەم بەرنامەی شارێتەوە ڕسمەکانی ئەشارێتەوە لەم بەرنمەیە من حەزەکەم ئەو ڕخنەی لێ بگرین تەوان وێ ڕایسلااومان و خۆشەویستیمان بۆی ئەبێ ئەو شتانی کە ئەو وێنانەی کێشێ بەڕاستی ئەبێ بینەر بیبینێ پێمان خۆشە ئەمەش هەر وێنەیەکی تری خێزانیە کاکە ئارۆس شتان لەگەڵایە لە سێران گرتومان باشە ئەمەش هەندێک وێنەی خۆتانە ئەمە ڕاز و ڕۆژە وەنیە بەڵام بە مناڵی ئەمە جەنابتی لەگەڵ ڕاز و ڕۆژ نەخێرەوە ئەمەیان ڕازە ڕەشەکە ئەمە ڕازە ئەویان کچی هاوڕێ شەیداڕێ ئەمە کچی ئەمەش ئێوەی ئێستا گەنجەتی ئێستاتان باشە ئەمە کاکەیە کاکەڕەوەیە ئەمە جەنابتی ئەمە تاڤگەخانە ئەمەیان ڕازە ئەوە خێزانی ڕەوایە ئەوەشیان خێزانی کاکەڕەوایە هەند وێنەیەکەیە وەڵا سێ وێنە هەیە لە یەگەچن بەس پێش ئەوەی ئەو سێوێنە حەزەکەم وێنەیەکی ئێستای دایکێ ببینرێ ئەمەش جەنابتی لەگەڵ باوکی لەگەڵ چیتر خۆشەنگی برام کاک خۆشەنگ ئەمەش وێنەیەکی کوڕ و باوک و باپیر ئێمە کاتمان تاوە بوو بەڵام وێنەیەکەیە ئێمە یەکەین بە دیاری بۆ بەرنامەکە
سەرنجی منی زۆر ڕاکێشاوە ئەم وێنەیە مەلا ئەحمە وانە مەلا ئەحمە بە ڕەحمەت بن ئەمە مەلا کەمالە ئەمە کا خەسرەوە ئەمەش کاکەڕەوایە ئەمەش نەوەی نوێیە ڕەند کاکە ڕەند یعنی ئازا یعنی بوێر ئێمە لە کۆتاییە زۆر سپاس دەکەین پێشەوەی ئەم بەرنمەیە بەجێ بێڵی بۆەوەی کاکە ڕەند ڕێز لە ڕابردووی خۆی بگرێ وێنەیەکی بە میرات بۆ بەجێ ئەهێڵین وێنەیەکە گرین بەیەکەوە دەستی خۆش بێ ئێمە زۆر زۆر عەزەتی جەنابتماندا دەستان خۆشی و عەزیێتان کێشە زۆر زۆر سپاس کاکە سەرجان خۆشەویستان تا بەرنمەیەکی تر و کەساتێکی تر خواتان لەگەڵ